idea is to start becoming aware of how much we're spending on. وشەکانی پاشەکەوتکردن بۆ قوتابیانی ئەو پۆلە گەلێک باشن، بەڵام کاتێک دەگەڕێنەوە ماڵ مانایی تریان دەبێت. پێویستە پلانێک بۆ خانەنەشینیم و بۆ پارە پاشکەوتکردن دابنێم. گروپێکی ناسراو بە کاری جێگای هیوا لە بەندیخانەی ئالەتی تەنیسی پۆلێکی سەبارەت بە مەسەلەی ئاسایش بەڕێوە دەبات. مامۆستایان سەبارەت بە کار و بنەماڵە ئامۆژگاری دەدات. دۆریەن تونس دەڵێت لە ڕێگای ئەو گروپە فێر بووە ڕێز لە بەندیخانە بگرێت. کاری خوا بوو کە بۆ گرتوخانە بێم. قەت بیرم نەدەکرد سپاسگوزاری خوا بکەم کە لە گرتوخانەم، بەڵام کردم. ئێستا ئامادەم و ڕاناوەستم. لە ساڵەکانی 1970 کۆمارەکان دەستیان بە بربەرەکانی بۆ سەربەنگ و مخەدەرات کرد کە وای کرد سزا تونتر بێت. ژمارەی بەندکراوان زۆر چووە سەر. ئێستا کە ئەمریکا زۆرترین ڕێژەی بەندکراوی لە جیهاندا هەیە، هەردووک پارتی سکاڵایان سەبارەت بە خەرجی خانوبەرە و زیانی بەندکردن بۆ بنەماڵەکان هەیە. بۆیە هەردووک پارتی چاکسازی بە پێویستێکی جدی دەزانن. ئێمە سیستمێکی دادوەری سەبارەت بە تاوانەکانمان هەیە کە تێک چووە. ئێمە هەمومان کۆکین کە چاکسازی گونجاو پێویستە لە سیستمی دادوەری سەبارەت بە تاوانەکان پەسەند بکرێت. شارەداری ئۆستانی شێلبی لە ئالەتی تەنیسی مارک لۆترل لە پارتی کۆماری لە بۆنەی وتاری ئۆباما بۆ دۆخی وڵات بانکێشتن کرا لەبەر هەوڵەکانی بۆ ئەوەی بەندکراوان سەر لە نوێ بەند نەکرێنەوە، وەک پێکهێنانی دادگای تایبەتی بۆ تەندروستی مێشک و پەروەندەکانی سەبارەت بە بەنک و مخەدەرات. هەروەها ئەو پۆلەی ڕاهاتن لەگەڵ ژیان بۆ تاوانبارانی پێشوو. مەسەلەی خوێندن لێرە زۆر نییە. ئەمڕۆ ئەگەر چاو لە ژمارەی بەنکراوان بکەن، بەشی زۆری پلەی مامناوەندی خوێندن لە پۆلی 8 خواردترە. لە پلەی سەرانسەری لە ماوەی 3 ساڵ هەر 3 لە 5 بەندکراو دەگەڕێنەوە بۆ بەندیخانە. لێرە لە وەستانی شێلبی لێکۆڵینەوەیکی هەمەلایەنە نییە نیشان بدات کەمبوونەوە لە دووپاتکردنەوەی ڕێژەی تاوانەکاندا هەیە. کاندیداکانی سەرۆکایەتی چاکسازی لە سیستمی داد سەبارەت بە تاوانکاری وەک هەرە بابەتی هەڵمەتەکان نابینن، بەڵام ئەنجامدانی هەوڵێکی زیاتر لەو چوارچێوەیە لە پلەی وڵاتدا بۆی هەیە گۆڕانی بەسەردا بێت دوای ئەوەی سەرۆکیەک هەڵبژێردرێت. سلاحی پیرۆتی دەنگی ئەمریکا.